ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ جارێکی تران لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، باسی ئەوڕۆمان سەبارەتە بەو ئاڵوگۆڕانەی وایە سەر لە تورکیا هاتوۆتە پێشەوە. ئەمە ماوەیەکی هەژگار زۆرە ئەوە ناڕەزایەتی ئاوا پێش نهاتووە. ناڕەزایەتیەکەیش لەسەر ئەو تۆمەتە بوو کە خراوەتە پاڵ ئەکرەم ئیمامۆغلو شارەداری ئیستانبول و دەست بەسەر کراوە. تەواوی هۆڵەکەشەوەیە کە ئۆردۆغان ڕەجەب تەیب ئۆردۆغان ئەیەوێت ئەو وەکو کەسێکە لە ڕکابەری سەرۆککۆماریدا ترسی لێ هەیە ببێ بە ڕەقیبێکی زۆر زۆر گرنگ ئەوەیە کە ئەو بیباتەوە. هەموو شتەکانیش بەوە ئاماژەکەن. لەو هەڵبژاردنەیەوە لە 2019 ژوێنی 2019 بەڕێوەچوو توانی 54% دەنگەکان بەلای خۆیان ڕابکێشێت و هەروە ئەو ترسەیەکە ئۆردۆغانی وا لێ کردووە کە تۆمەت بخاتە پاڵی. باسی ئەمەمان باسێکی گرنگە کە حتما قسەی لەسەرەکەین. لە هەمان کاتدا بینین ئێستا لە دوای بۆنەکانی نەورۆزەوە لە شاری ورمێ زۆر بە مەراسمی نەورۆزی و ڕێوڕسمی نەورۆزی زۆر بەرین بەڕێوەچوو. دوا بە دوایەوە بڕێک لە ئەو تورکانەی ناسیۆنالیستەکانی تورک یاکو بڵێن شوێنیستەکانی تورک هاتوونەتە سەر شەقام و خەریکن ئاڵۆزی پێکەنن لە شاری ورمێ. ئەمە شەرتاندازێ پەیوەندی بە مەسلەی تورکیەوە هەیە کە هەوڵەدەین لەسەرەوەش قسە بکەین و داوامان کردووە لە بەڕێز پرۆفێسۆر عەباسی وەلی نووسەر و هەروەها لێکۆڵەری سیاسی و مامۆستای زانکۆ کە بەشداری بەرنامەیە بێ. بەڕێز عەباس بەخێر بی بۆ بەرنامەیە. سپاس دەکەم کاک مەحی. هەمیشە سڵاوم هەیە لە خزمەتی بینەران و بیسەرانتان و مەمنونم کە من و داوەت کردو بۆ ئەو بەرنامەی. فەرموو. زۆر زۆر سپاس. هەروە لە پێشێکێکە ئاماژم پێکرد ئێمە هەوڵەدەین لەسەر هەردوو بابەتەکە قسە بکەین، هەم بابەتی تورکیا هەم بابەتی ورمێ. وەتا ئەندازەیەکیش بۆ خۆی پەیوەندی هەیە چونکی تورکیا ئەو جۆرەوە باسەکرێ زۆر دەستی هەیە لەو ئاڵۆزیانەی ورمەیە. بەڵام هەربا لە تورکیەوە دەست پێ بکەین. وەزعی تورکیا زۆر ئاڵۆز بووە. پێتان وایە وەزعەکە بەرەو کوێ ئەچێت ئەوەی وا هاتوۆتە پێشەوە؟ دیارە دەو چەند شەوەیدا دەو چەند ڕۆژەیدا کە ئەو ڕووداوانە هەبوون و حکوومەتی ئەردۆغانی ئەکرەم ئیمامۆغلوی دەست بەسەر کرد و بە دوو ئیتهامان، یەک ئیتهامی فەسادی ماڵی، یەکیش ئیتهامی هاوکاری لەگەڵ تێرۆر. ئیتهامی فەسادی ماڵەکەی ئەوە لە جەریاندایە منتها ئیتهامی هاوکاری لەگەڵ تێرۆرەکان جارێ ڕاگرتووە. مەبەست لە ئیتهامی لەگەڵ تێرۆر یعنی هاوکاری لەگەڵ تێرۆر دوو شتە. یەکیان ئەوەیە کە دا هەڵبژاردننی شارەدارەکانی دەورەی پێشووی 2024دا ئەکرەم ئیمامۆغلو و حیزبەکەیوی لە 39 مەحەلە لە مەحەلەکانی ئیستەنبولێ کاندیدایان دانا کە ئەو کاندیدایانە بەڕەگەز کورد بوو. بۆیە بەشێک لەو 39 کەسەی پەیوەندیان بە ئەو جورەی کە حکوومەت دەڵێ دەگەڵ حیزبی کرێکارانی کوردستان بوو.
یعنی او اتهام مسکوت ماوتەوە ئەلعانەکە ئەو دادستان دوێنەکانێکە ئەکرەمی مامۆغڵۆی دەزیندانێ کردو لەسەر مەسەلەی فەسادی ماڵی پشتگیری لەو ئتهامی تێرۆر نەکردو. جاوە بۆ خۆی دێینە سەرەوە مەسەلەی کەوەی کە هەمیشە لە سیاسەتی تورکیەیدا اتهامی هاوکاری لەگەڵ تێرۆر گەورەترین اتهام و بە ئیستیلاح بەرزترین و زۆر ڕایجترینی اتهامات بوو، بۆچی لە مۆردەیدا ئەو اتهامە مەسکوت ماوە و پشتگیریان نەکردو. سەبەبەکەی دەقیقەن ئەوەیە کە ئەلعان دەو شەرایطە هەلومەرجەیدا کە هاتوتە پێشێ وەزنی کوردان یا وەزنی کۆمەڵگای کوردی و وەزنی سیاسەتی کوردی لە تورکیەیدا دەو چەند ڕۆژەیدا زۆر بەرز بووتەوە و ئەردۆغان نایەوێت بەو وەسگەێنی بەو ئتهامەی مشکلاتی بۆ خۆی دروست بکە و ئەو حاڵەتی بێتەرەفی ناوەری ئەو بێدەنگیەی کە حێزەکانی کوردی لە هەلومەرجی ئێستادا کردویانە ئەو بێدەنگیە لەبین بچێ و بە پشتیوانی فعال لە حیزبی کۆماری خوازی گەل جەهەپە بێ. جا لەبەرەوەی ئەو مەسەلە ئەلعانەکە پشتگیری نەکراوە، وەلی ئەوەی ئەلعانەکە لەبەر چاوە لە تورکیە ئەوەی کەەوە بە ئیستیلاح گەیشتۆتە لووتکەی پرۆسەیەکی کە لە 2016ەوە دەجەریاندایە. ئەردۆغان لە 2016ەوە لە کاتێکی کە بوو بە سەرۆککۆماری تورکیەی ئەساسەن تورکیەی بەرەو سیاسەتێکی تەحەکوم تەلەبانە برد. لێرەدا ئەو قسەی دەکەن لە تورکیە دەڵێن کە دروستە لە ژێر حکوومەتی ئاخاتی یعنی حکوومەتی حیزبی ئەردۆغانی ئەو تورکیە نەبوو بە ئێران، وەلی تورکیە زۆر نزیک بۆتەوە لەوەی کە ببێتە رووسیەی پوتینی. دقیقاً وەکو دروستە نەبووتەوەکو ئێران، ئەوەش لەبەر بۆی کە طبقەی متوسطی مدرنی تورکیەی هەستێکی یعنی ئاگاهێکی سیاسی زۆرتر لە طبقەی متوسطی مدرنی ئێران لە خۆی نیشانداوە و نەچۆتە ژێر چەتر و سەیتەرەی ئیسلامی و ئیسلامیزمی لە تورکیە. ئەگەرچی چینی ئەوەی کا بە شێوەیەکی ئیگشتی پێدەڵەن خوردە بورژوا یا پێتی بورژوا بەشێکی زۆری وانە لە پشت سەری ئەردۆغانین دەگەڵ ئۆلیگارشی مالی بە تایبەتی ئۆلیگارشی ئەملاک و عمران و بساز و بفروش و هەرواتر واردات لە دەرەوە و سادرات بۆ دەرەوە. ئەوانە زۆر پەیگیری حیزبی ئەردۆغانین و دەگەڵی هاوکاری دەکەن. ئەو کارێکە ئەردۆغان کردوێتی زۆر گرنگ بۆ لە تورکیە و بنەمای داناوە بۆ ئەو سیاسەتە تەحکوم تەلەبانەی کە لەعانەکە دەیبینین. یەکێک لە کارەکانی کە ئەردۆغان کردێت کە قەت نەبوو لە تورکیە و تا حدێکی زۆریش تا ئێستا جەهەپەی یعنی حیزبی کۆماری خوازی گەل کە ئۆپۆزیسیۆنی ئەسلی ئەردۆغانەیە ئەوەی لاوازکردەوەیە کە جەریانی کودتای 2016دا ئەردۆغان موفق بوو کە ئەرتش و ژاندارمەری و پۆلیسی زۆر بە شێوەیەکی زۆر توند و ڕادیکال ئەوانە تەسفیە بکە. وەختێکی تەسفیە کرد بۆ جاری ئەڤەڵ ئەرتشی هێنا ژێر سەیتەرەی حکوومەتی مەرکەزی. ئەرتش هەمیشە ئامرازی ئەسلی حیزبی کۆماری خوازی گەل بوو. حیزبی ئاتاتورک هەمیشە پەیوەندیی ڕاستەخۆی لەگەڵ ئەرتش و نیزامیانی تورکیا هەبوو. ئەو پەیوەندیە پاش 2016 تووشی خودشە بۆ بە شێوەی سابق نەماوەتەوە. دووەمیش ئەوە بوو کە ئەردۆغان قوڤەی قەزاییەی تورکیە
تەسویەیەکی زۆر گەورەی کرد و بەشی زۆری قۆزات و دادستانەکان و بازپرسەکان و ئەوانەی هەموو لەسەر کار لابرد کە سوکاری خۆی یعنی ئەوانەی خۆی داناوانەیەکە بۆ خۆی دەویست بۆیە داقیقەتدا دەسەڵاتی یعنی هێزی قەزاییە قووەی قەزاییە قووەی داد لێرە ئەلان ئەو سەربەخۆیەی نەماوە و داقیقەتدا ئامرازێکی قووەی مجریە یا دەوڵەت هەیە ئەوەش مەسەلەیەکی دیکە مەسەلەی لەوەش مهمتر شاید لەوانە هەموو مهمترەوە بوو کە ئەردۆغان ئەساسەن پانتایی گشتی وێران کرد پانتایی گشتی کە وێران کرد هێنای بەشی زۆری میدیای تورکیا چ میدیای حقیقی چ میدیای مەجازی ئەوانەی هێنا ژێر کۆنترۆلی خۆی ئەو ئامرازانە سەبەب بوو کە سوڵتەی ئەردۆغان و حیزبەکەی تقریبان لە سیاسەتی تورکیەیدا تەسبیت بێ وەختی چێوە تەسبیت بوو حیزبەکان مەجبور بوون کە کەوتنە حاشیەی مەجبور بوون لە ئوسوولێکی پەیڕەوی بکەن کە ئەو ئوسوولە یعنی ئەوە بوو کە ئەردۆغان دەیویست وەختێکی بە قسەیان نەدەکرد بە شێوەیەکی قانونی ئەوانەی لێشت دەکرد ئەوانە ئیتهامی ترۆر ئیتهامی فەساد ئەز ئەموا ئەقسامی ئیتهامات چون قووەی قەزاییە دەست خۆیدا بوو ئەو کارەی دەکرد و عینەن ئەو کارەشی مەسەلەن لەگەڵ حیزبەکانی کوردی کرد بەخۆ ئەزانین کە چەندین جاران شارەدارەکانی لەسەر کار لابردو ئەوەی کە دیرەدا تاکیدە دەکەم بۆچی ئەو جارەکانە مەسەلەکە گۆڕا ئەوە زۆر شتێکی ئەساسیە بۆ جاری ئەڤەڵێ حیزبی ئەڤەڵی ئۆپۆزیشنی تورکیا یعنی حیزبی کۆماری خوازی گەل کوتی ئیدی ئەو کارێکە کراوە دە پرۆسەی دموکراتیکی سیاسی کە دەژێر کۆنترۆلی ئەردۆغانیدا جێبەجێ ناکرێت و لەبەرەوەی ئەوە جێبەجێ بکرێت دەبێت خەڵک بێنە خایبانێ لەو خەتە سوورەی تێپەڕ بووە ئەلان سیاسەتی تورکیای لەو خەتەی تێبەر بووە و بۆتە سیاسەتی خایبانی هەر لێرە زۆر بە کورتی قانونێک هەیە گوایە لە تورکیا ئەو کەسەی وا تۆمەتبارە کرێ بۆی نییە بۆ خۆی هەڵبژێرێ بۆ سەرۆک کۆماری بەڵام هەر کاتی خۆی ئەگەر ئێوە بۆ خۆشتان لێ بیرتان بێ ئەردۆغانیش بۆ خۆی هەر تۆمەتی لەسەر بوو بەڵام توانیشی ببێ بە سەرۆک کۆمار ئایا ئەوە لەسەر جێگەی خۆی ماوەوە ئەو قانونەیە کە ئێوە بەدەستیەوە بگرێ بەرامبەر بە ئەکرەم ئەمامۆغلو بەڵێ لەو یەکەوەیە یەکیش قانونی باساس قانونی ئەساسی تورکیای ئەو کەسەی کە کاندید دەبێ نوێنەر دەبێ بۆەوەی کە بێتە ڕیاسی کۆماری ریاست کۆماری تورکیای ڕئیسی کۆماری تورکیای ئەوە سەرۆک کۆماری تورکیای ئەوە دەبێ شەهادەی دانشگایی هەبێ یعنی دەبێت تەحسیلاتی عالیەی هەبێ بۆیە پرۆسەی کە بە دژی ئیمامۆغلو دەستی پێ کرد بەو جوورەی دەستی پێ کرد کە شەهادەکەی وی کە 35 ساڵ پێماسی 35 ساڵ لەوەی پێشەوەی وەرگرتو دە ساڵەکانی نەوەدیدا ئەو شەهادەیان ئیبتال کرد باتل کرد سەبەبەکە چێوە بوو کە گۆیا ئەڤەڵ ئیمامۆغلو لە زانکۆی ئەمریکایی قوبرسی نێوی نووسی بوو لەوێ دەرسی دەخوێن و لەوێ ڕاخۆی منتەقل کرد بە دانشگای ئیستەنبول و چۆن لەوێ بەش قسم و بەشی مدیریەتی تجاری و لەوێ دەرسی خوێند و شەهادەی وەرگرت هەڵبەت ئیمامۆغلو تەنها کەسێک نەبوو 38 کەس بوون کە لەوانە و 38 کەسە دەیان شەهادەکان ئیبتال کراوە هەروە بۆ خۆشتان ئاماژەتان بە مەسەلەی کورد کرد ئاگدارن کە بینەرانش ئاگدارن کە پەیامی عەبدوڵڵا ئۆجەلان بۆ پرۆسەی بۆ پێشبردننی پرۆسەی ئاشتی هاتە گۆڕێ و لە بیدایەتەوە ئەمە لەلایەن ئۆردۆغان و حزبەکەی تر حزبی ئەوەی وا لەلایەن ئەوانەوە هاتە پێشە لە تورکیەوە ئەو دەنگە ئەوەڵ باسکرا و دواتریش لەلایەن نامەیەک لەلایەن عەبدوڵڵا ئۆجەلانەوە هاتە دەرەوە و داوا کراکە
پارتی کرێکارانی کوردستان هەڵوەشێتەوە و چەکدا بنن و کۆنگرەی تازە بگرن و ئەو پرۆسە بۆ شێوە چوە پێشەوە جیا لەوانیشە ئێمە بینین لە بۆنەکانی نەورۆزە وەردۆغانە چێ بۆ خۆی ئاوری نەورۆزەیەکی لە شارەکان ڕۆشن نەکات وەزعی ئەو پرۆسەی ئاشتیە چۆنە لەو بابەتەوە لەسەر ئەم مۆزیەتە چ تاثیرێکی داناوە پرۆسەی ئاشتەکە بە نامەی عەبدوڵڵا ئۆجەلانی دەستی پێ کرد و ئەو نامەیە نامەیەکی منسەجم نەبوو یعنی ئەو ناتوانین بڵین کە ئەوە نامەی سەرۆکی حیزبێکی بوو کە دەو نامەیدا داخوازەکان و مطالباتی سیاسی حیزبەکەی یعنی کە ادعای نەرایەتی گەلەکەی دەکا نەتەوەکەی دەکا ئەو شتانە مەتراح بوو بێ لەوێ ڕەجێ دەکەیت لێرەدا ئەوەی کە باسی کرد بە لەو نامەیدا باس کراوە دەتوانین بڵین بەشێکی باسی هەلومەرجی ئێستا دەکا بە لەوێ باسەکەی ئەساسەکەی ئەوەیە کە هەلومەرج و ئەو دۆخ و شەرایطێکی کە لە ساڵەکانی 1970دا خەباتی چەکداریان زەروری و لازم کردبوو ئەوە نەماوە بلۆکی سۆڤێت ڕۆخاوە تەکنۆلۆژی مۆدرن شەری چەکداری تووشی مشکلی گەورە کردو و هەرواتر ئەوەیە کە شەری چەکداری کە دەحقیقەت هەمیشە پەیوەندی بە نیازی بە پشتیوانی پشتی جبهەی بوو دە شەرایطی گۆڕانکاریەکانی کە دە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیدا هاتوتە پێشێ ئەو هەلومەرجەش نەماون بۆیە شەری چەکداری لە حقیقەتدا وەکو ینی خەباتی چەکداری وەکو استراتێژیەکی ئیمکانی بوونی نییە ئەگەر هەبێ بە زەرەرە و بە نەفع نێ هەڵبەتە من ئەوەی عەرز بکەم کە ئەوە شتێک نییە کە بەڕێز ئۆجەلان ئێستا بۆ قەرارەی گەیشت پێ ئەمن بۆ خۆم شاهدم کە لە ساڵی 1999 کە من لەگەڵی دانیشتوم قسەمان کردو هەر ئەو دەمیش نەزەری ئەوە بوو کە شەری چەکداری یعنی خەباتی چەکداری لە تورکیەی بە بۆمبەست گەیشتو ئەوە عینی قسەی خودی ئۆجەلان بوو کە کوتی نەترکەکان ئەو شەڕەی دەبنەوە نە ئەمە دەیبینەوە ئەو شەڕە دەتوانێت هەتا ئەمە دەتوانێت تاوان دەتوانێت ئیدامەی هەبێ هەزینەیەکی زۆری هەبێ ولی بە نەتیجەیەک بووان بە نەتیجە دەگا نەبوومە بە نەتیجە دەگا ئەو شەڕە نە براوی هەیە نە دۆڕاوی هەیە بەڵام ئاخر کە ئەباسی یەک مۆزوع هەیە ئەو پەیامە ئەگەر تەئسیری دانابێ کەمترین تەئسیری لەسەر مەسەلەی شەڕی چەکداری داناوە زیاترین کاریگەری لەسەر کۆمەڵگای کوردستان لە باکوور بووە مەسەلەن ئێمە بینین بە سەدان هەزار کەس هەر لە ئامەد هاتوونەتە سەر شەقام یا لە شارەکانی تر بە بۆ نەهای جۆرواجۆرەوە ئێستا ئێمە بینین ئەوە لە چاو ئەو ئاڵوگۆڕانی وایە لە تورکیا هاتوۆتە پێشەوە زۆر کەس بووە ئایا تەئسیری ینی تەئسیری ئاوای داناوە ئەو پەیامی ئۆجەلان کە ئاوای لێبێت کە خەڵک نێنە بەدەم بەقەی خەڵکی تورکیەوە ئێستا بینین لە زۆربەی شارەکانی تورکیا ئاعترازات و ناڕەزایەتی هەیە ئیجازەم دەلانەکە ئەرزوو دەکەم ئەوەیە کە منتا یەک شت کە دەبێت دەبەر ئەوانەی کە یعنی ئاگیان لە هەلومەرجی ئەو نامەی و ئەوانەیە دەڵێن دوو شت دەوێدا هەبووە کە دەوڵەتی تورکیای زۆر پێی لەسەرداگرتۆ وەلی ئۆجەلان شتی نەکردووە دەو نامەیەدا باسی نەکردووە ئەلە یعنی دەوڵەتی تورکیای زۆر ئیسراری هەبوو یەکیانەوە بۆ کە دەو نامەیەدا پێکاکای بە تۆرۆریست ئێلام بکە ئەو کارەی نەکردو کتێتەوە خەباتێکی مەشروع بۆ وەلی کاتی نەماوە دووەمیژەوە بۆ کە بە مەسەلەی چەکدانانی
لە ڕۆژاواش ببەستێتەوە کە ئەو کارەی نەکردو. ئەمە بێمەوە سەرەوە مەسەلەی ئەو کتوێتی کە دەبێ بێن کۆنگرەی بگرن، کۆنگرە کۆتایی بە خەباتی چەکداری بێنێ و هەرواتر پێکاکا خۆی منحل بکە. ئەمە لێرەدا سەرۆکایەتی لە قەندیلێ بە ئەو کارەیان نەکردو. ئەوان کتویانەکە ئەگەر ئەمە ڕێزمان لە سەرۆکی خۆمان دەگرین و فڵان ئەوانە، ئەگەر دەوڵەتی تورکیا دەیەوێ و کارەی بکە، دەبێت پرۆسەکەی سیاسی بکاتەوە، ئۆجەلان ئازاد بێ بۆ خۆی کۆنگرە بگرێ، بۆ خۆی حزبەکەی داناوە، بۆ خۆشی منحلی بکە. یعنی ئەوانە و شەرتیان دانا، وەلی لە عینی حاڵدا کتوشیان، ینی چەند ڕۆژ پێش مراد قەرەئیلان کوتی مەسەلەی ئیچەکدانان دە هەموو هەلومەرجیشدا ئیمکان پەزیر نییە. و هەر لەوێ ڕۆژێەوە کە ئۆجەلان ئەو نامەیە هاتۆ، نەنیزیکەی زۆرتر لە 700 بەرخوردە بۆ بینی پێکاکا و حکوومەتێ. 700. بۆیە ئەلانێک منتەها لێرە شتێکەیە ئەوەیە کە ئەلانەکە ئەوەندەیە من ئاگاملەیە سەرۆکایەتی پێکاکای لە قەندیلی دە عینی وەیدا کە نایەوێ مەشروعیەتی ئیسەرۆکایەتی ئۆجەلانی بێتە بەرپرسیار، وەلی شەرایطێکی دادنێ کە ئەو شەرایطەکە ئیجرا نەبێ، دەڵێ کە شەر ئەما وەکو فەرماندەی مەیدانی ئیمکانی وەی کە یعنی بەبێ کرانەوەی پرۆسەی سیاسی ئەمە حتا فکر لە چەکدانانێ بکەین نییە. ئەو مەسەلە هەیە. ئەگەر دەوڵەتی تورکیە ئەوەی زۆر پێ ناخۆشە، دەوڵەتی تورکیە لە عینی حاڵدا زۆریشی سعی کرد کە بێدا عمومدا بڵێ کە مەسەلەی چەکدانان شاملی ڕۆژاواش دەبێ، ئەوەش نەیکرد، ئەو کارەش نەیکردو. بۆیە لەعنەکە ئەگەر پێکاکا بێدەنگە کەمە ئەلبەتە ئەمەم پێم کارێکی باش نییە، بە باوەڕی من ئەلانەکە دەوڵەتی تورکیای بە تایبەتی ئەردوغان نیازێکی یەکجار زۆری هەیە بە ئەو مەسەلەی حەل و فەسلکردن یا حتا حەل و فەسلکردنی تەبلیغاتی مەسەلەی کوردی جێ دەکەی تەبلیغاتێکی. بۆیە ئەمە فکر دەکەم دە شەرایەتێکی ئاوادا بێدەنگبوون و ڕاوەستان لەسەروەی کە بزانین نەتیجەی ئەو جێرە و کێشەی بینی جەهەپە و حکوومەتی چی لێدێ بە باوەڕی من هەڵەیە. بە باوەڕی من ئەلعانەکە هێزەکانی کوردی چه دەمپارتی بێ چه حزبی کرێکارانی کوردستان بێ، ئەوانە دە شەرایەتی چیدان کە زەختی خۆیان فشار و بەسلا فشاری خۆیان لەسەر حکوومەتێ زۆرتر بکەن کەمتری نەکەن. ئەمن لەگەڵ ئەو یعنی لەبەروەی دەستڕاگرتن یا فقط پشتیوانی ئیسمی یعنی بە نێو پشتیوانیکردن لە حرەکەتی دموکراتیکی بەشێکی زۆر لە کۆمەلگای تورکیەی بە باوەڕی من کارێکی باش نییە، کارێکی باش نییە. ئەوە مەسەلەن هەرەو دەمیژەگەر شۆرشی ژینجیان ئازادی لە ئێرانێ بوو، جەماعەتێک مەسەلەن لە ڕۆشنبیرەکان داهاتن دایانگوت کە ئەوە شەڕیمە نییە، کورد نابێ بەشداری تێدا بکە. دەچێتکە خودی شەڕەکە یعنی خودی کێشەکە لە کوردستانی دروست بوو. وەلی ئەوان لێرە ژەلعانەکە بە باوەڕی من لە حاشیەدامانەوە چاوەڕانی ئەوە بن کە نەتیجەی ئەو جێرە و کێشەی ئەو ڕوبەڕووبوونی جەهەپە دەگەڵ دەوڵەتێ چی بەسەردێ بە نەزەری من دروست نییە. وەختێکی دوژمن دە تنگانەدایە دەبێ زەختەکەی لەسەر زۆرتر بکەی کەمتر نەکەی، مەگەر ئەوەی کە بە شێوەیەکی مەخفی دوژمن ئەو خەبەرەی بە تۆ دابێ کە حازرە ئیمتیازاتت بداتێ،
ئەوەش شتێگەر دەگەڵ کەسێکی وەکو ئەردۆغانێ یا کەسێک وەکو مەسەڵەن خامنەی لە ئێرانێ شەرت و شروتی مەخفی جێگای ئێعتبار و باوەڕ نییە. ئەوانە ئەوە ئەو جوێ لێرە یەک شت ئەمن دەمەوێ عرض بکەم، ئەویش ئەوەیە کە وەختێکی وەزنی سیاسی کوردی لە وەزنی واقعی خۆی لە کۆمەڵگایدا دەچێتە سەرێ، دەبێ کارێکی بکەی کە لەو زیادبوونی وەزنەی حەدی ئەکسەری استفادە بکەیت. ئەو وەزعە لە شۆڕشی ژنجیان ئازادی هاتە پێشێ، وەختێکی کە رابطەی بینی پیرامون و یعنی حاشیە و مرکزی گۆڕدرا و دینامیزمی هەرەکەتەکەی لە حاشیە یعنی لە کوردستانی لە زاهدان بوو، ئەوانە بوو لەو وەزنی ئیزافیەی کە هاتە پێشێ بۆ کوردان استفادە نەکرا. ئەلئان لێرەش نابێت ئەو دەرفەتە لەجگە. ئەمە مخالفی ئەوەم کە ینی بە بۆچوونی من ئەوەیە کە ئەگەر ئەردۆغان واقعان تەنها کارتێکی کە ئەلئان ماوێتی بە غەیری سەرکوتکردنی سیستماتیک و زیندان و داغ و درەفش و نازانم فلان و فلان و ئەوانە بە غەیری وەی لە نەزەری سیاسیەوە دە پرۆسەی سیاسیدا تەنها کارتێکی کە بۆی ماوە کە بتوانێ لە 600 نمایەندەی ئەگە بیانەوێ قانونی ئەساسی بگۆڕن لە تورکیەی بەو معنایە کە لە ئەو قانونی ئەساسیە کە لە 600 نمایەندەی مەجلیسێ یعنی دەبێت ئەو جورە قانونی ئەساسەکەی بگۆڕن، یا دەبێت ڕێفرۆندامی بۆ بکەن، یا دەبێت لە 600 نمایەندەی مەجلیسێ 360 نمایەندە ڕایی بۆ گۆڕانی قانونی ئەساسی بدە. حیزبی حاکم لەگەڵ حیزبی حرەکەتی میلی پێکەوە 360 نمایەندەیان نییە، لەبەرەوەیە کە نیازێکی یەکجار زۆریان بەو 58 نمایەندەی حیزبی دەم کوردەکان هەیە لەوێ. کوردەکان لێرە باڵانسەکان دەدەستیدایە، وەختی تو باڵانسەکەت دەدەستیدایە دەبێ ئیمتیاز وەرگری، نابێ بێدەنگبی. ئەوەیە لە لایەکی دیکەوە ئەردۆغان دەزانێ دوێنێکانە ڕێفرۆندامێکی تقریبەن یعنی ئینتخاباتێکی بەنێو کراوە، لەو ئینتخاباتەی نزیکەی 15 میلیۆن کەس چوونە مرکزەکان و دەفتەرەکانی حیزبی کۆماری خوازی گەل و ڕاییان 15 میلیۆن نزیکە 15 میلیۆن ڕاییان داوە بە ئەکرەم ئیمامۆغڵو. جا ئەوەی کە گرینگە لێرە ئەوەیە لەو 15 میلیۆنەی فقط 10% ئەندامی جەهەپەن، یعنی 90% خەڵکی تورکیەی کە ڕایی داوە بە ئەکرەم ئیمامۆغڵو ئەندامی ئیشت نییە، ئەندامی جەهەپە نییە. ئەلئان دەو شەرایتەیدا سیاسەتی عاقلانە بۆ کوردانەوەی کە ئەو وەزعی بخنەوە، ئەو وەزعی کە بخنەوە دەزانن کە ئەردۆغان دە چ وەزعێکیدا گیری کردو، باخچەلی دە چ وەزعێکیدا گیری کردو. ئەلئانەکە بە قەولی دەڵێن لە ماویان پرسی کوتیان سیاست چۆنە، کوتی دەبێگە دوژمن توندی کردە تۆ شلیکەی، ئەو شلی کردە تۆ توندیکەی. لێرە هاتێتە پێشێ. کاک عەباس، ئێوە باسی وەزعی کوردتان کرد، هەر بۆ خۆشتان ئاگدارن لەو مدەتا مەسەلەی کورد ئەو لە ڕۆژاوا لە دوای هاتنە سەرکاری ئەو دەوڵەتی کاتیە بە ڕیاسەتی ئەحمەدولشەرع وەزعیەتی کوردی بە نەوعێک پێگەی کوردیتان دادەیەک بردە سەرەوە و شتێکیشیان ینی بڕیارنامەیەکی یان نووسی کە تا ئاخری ساڵ بچێتە پێشەوە ئەو کورد لەوێ لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەبینین لە چاو پارەکە ئەو ساڵ بەرینترین نەورۆز گیراوە. نەورۆزەکە فقط بۆنەیەکی ئەوە نییە کە بۆ ڕێزگرتن لە نەورۆز بێ، بەڵکو زۆر ڕنگ و ڕووی سیاسی هەیە. هەموو ئەو قانون و قانونمەندیانەی وا کۆماری ئیسلامی دایناوە هەموو هاتۆتە ژێر پرسیار، کچ و کوڕپێکەوە هەڵەپەڕن، قژیان
ڕوتە ڕەنگی جۆراجۆر هەیە ئاهەنگ و موسیقی بەکارێنن هەمووانەی وا مەمنوع کراوە ئەمان هەمویان ناوەتە ژێر بە جیا لەوە ئەو هێزە بەرینە کە کۆی بکەیتەوە ڕێکی بخەیت بەبەوە خوێن لە لوتی کەسێک بێ هەمووی چوێتە پێشەوە پێم خۆشە پێش لەوە بچینە سەرباسی ورمێ وەزعیەتی کورد ئەگەر کرێ ئێستا چۆن ئەبینن ئێوە جا دواییش ئەلبەتە هیوادارم بە کورتی جا دوایش دەچینە سەر ئەو باسی کەمان کە مەسەلەی ورمەیە ئەمە مەسەلەی ورمێ شتێکی هێناوەتە پێش بەرچاو ئەوەی زەق کردوتەوە کە هەمیشە ینی دەبێ هەر جورە بۆچوونێکی استراتێژیک بۆ مەسەلەی کوردی پرسی کوردی لە ڕۆژهەڵاتی و بەرچاو بگیرێ ئەویش ئەوەیە کە چ ئەمە پێمان خۆش بێ چما پێمان خۆش نەبێ لە نەزەر تاریخیەوە ئیدە و تاریخە لە کەنجەوە دەستی پێکردو چۆنە ئەو خۆی جگای بەحس و پرسیارە وەلی لە نەزەر تاریخیەوە ڕۆژبەشێکی ڕۆژهەڵاتی بەشێکە لە نەزەر نەتەوەیی یا ئێتنیک یا هەر چۆرێکی چۆن تێکەڵە ئەمە شاری ورمێ شارێکی تێکەڵە شنۆ هەرواتر نەغەدە هەرواتر یعنی ئەو بەشەی کە بە شێوەیەکی سنەتی پێدەڵەن کوردستانی ڕۆژهەڵاتی موکریان واقعان یعنی یەکدەست نییە یا ئەو یەکدەست نەبوونە مشکلەیەکی استراتیژیک دێنێتە پێشێ بۆ هەر کەسێکی فکر لە مەسەلەی کوردی دەکاتەوە چه ئەوانەی کە ئۆتۆنۆمیستن یعنی دانەوێ مەسەلەی کوردی لە چوارچەوەی حاکمیەتی نەتەوەیی ئێراندا حەل و فەسل بکرێ چه ئەوانەی سربەخۆخوازن کە دەیانەوێ ینی و دوای سیاسەتی سربەخوازی و پێکێنانی دەوڵەتی کوردی دەگەڕن در هەر حاڵ دەبێ ئەوە بەرچاو بگیرێ ئەوە بەرچاو بگیرێ لێرەدا مەسەلەی کە بیانەوە کوتنی ئاسانە وەلی چارەکردنی بە باوەڕی من یەکێک لە گەورەترین معزەلەکانی مەسەلەی کوردی لە ڕۆژهەڵاتیە ویژەوەی ئەوەیە کە ینی ئەگەر کورد سیاسەتێکی دموکراتیکی هەبێ کە دەبێ هەیبێ چەند ئۆتۆنۆمیست بێت سەر بەخۆخواز بێ ئەتون ناتوانانی تفەنگی لە ئازەرەکان هەڵگری و دەریان بکەیت شتیوا ینی ئەگەر بشکرێ ینی کارێکی هیچ فەرقی لەگەڵ ئەو کارێک کە ئیسرائیل لە غەزەی دەیکا نییە بە باوەڕی من جا بۆیە دەبێت ڕێگا حەل بەوەی ببیندرێتەوە ڕێگا حەلەکەش ئەوەیە کە ینی ڕێگا حەلێکی استراتیژیک بۆی بێنێ جا ئەوەی کە من دەمەوێت ئەگە تەمەشای بەرنامەکە حیزبەکان بکەیت یا تەمەشای سیاسەتی حیزبەکان هەر کامێکیان بکەیت ئەوەندەیە من ئاگام لێیە هیچ وەختێکی بە شێوەیەکی پرۆگراماتیک ینی دە بەرنامەیاندا باسی ئەو مەسەلەیان نەکردووە تەوەجۆی دەکەیت ینی وەکو مەسەلەیەکی سیاسی زۆر مهم دە بەرنامەی وانەدا ڕەنگی نەداوەتەوە یعنی هیچ وەختێکی مەسەلەن هیچ حیزبێک ئەوەندەیە من دەزانم ئەگەرە من ئاگام لێ نێوە شتێکی دیکە ئەوەندەیە من دەزانم هیچ حیزب ناتوە بڵێ کە مەسەلەن ئەو تەقسیماتی کشوەری کە لە ئێرانێ کراوە مشکلاتی عەزیمی ناوتە پێشێ مەسەلەی تێکەڵبوون ئەو کۆمەڵگانە ئاوا گرینگە ئەمە تا ئێستا نەمدیوە کە دە بەرنامەکانی حیزبەکانی کوردیدا ئەوە وەکو مەسەلەیەکی ئیستراتێژیک مەترح بکرێ و ڕێکباسی ڕێگا چارەی بکرێ ئەوە زۆر گرینگە ئەمن فکر دەکەم کە لە نەزەر تاریخیشەوە گە تەمەشای بکەین ئەو مەسەلە هاتوۆتە پێشێ و لەتمەیەکی زۆر خەسارەتێکی زۆرشی لە مەسەلەی کوردی داوە لە زمانی کۆماری کوردستاندا یەکێک لە مشکلەکانی ئەسلی
بینی کۆماری کوردستان و حکوومەتی ئازەربایجان لە تەورێزێ مەسەلەی حاکمیەت بەسەر سێ شاری ئی خۆی و سەلماس و ورمێ بوو و پیشەوەری بە هیچ وەج حاضر نەبوو ئیدعاکانی ئی حکوومەتی ئی کوردستان لەسەر ئەو سێ شارەی قبول بکە و ڕەغمی وەیکە ئەوانە ئاوە ئیدعای برایەتی و برایەتی و هاوکاریان دەکرد نەیانتوانی لەسەر ئەو مشکلەی پێکەوە بسازێت و هەرە مشکلەش سەبەب بوو کە قەوام السەلتەنە لە تارانێ استفادەیەکی سیاسی یەکجار زۆری لەو کێشەی بینی کورد و ئازەری لەسەر سەلماس و خۆیورمیەی کرد بەو معنایی کە وەختی ئەوەی زانی وەختێکی زانی کە کێشە هەیە بینیوان ئەویش عینەن هات کوتی کە ئەمن حاضر نیم دەگەڵنگۆ دانیشم بەجۆ قسام بکەم ئەگەر دەتانەوێت دەگەڵ من قسام بکەن هەستن وەرن پێکەوە قسام بکەن ئەو دەیزانی کە دەو شەرایطەیدا قازی محەممەد و پیشەوەری وەکو هەڵوەستێکی یەکگرتوویان نسبەت بە تاران نابێ و نەتیجەشەوە بوو کە تەوافقی بینی پیشەوەری و مزەفەری فیروز کە 13 دانە یا 11 یا 13 دانە ئەسلی تێدا بوو 10 11 یا 13 دانە پێمە ئەسلی تێدا بوو فقط دەریەک ئەسڵ دەیەک ئەسڵدا کە باسی مەسەلەی ئی کوردستانی کرا و ئەوە بەو معنای بوو کە کوردەکان لە تارانی ئەساسەن مەسلەکان نانتوانێت دەگەڵ حکوومەتی مەرکەزی مەترح بکەن بەڵێ بەڵێ لەسەر وەی دەگەڕێمەوە سەرەوەی کە ئەلانەکە ژاوایە ئەلانەکە ژەما لەسەر چی بکرێت ئێستا ڕێگە حلێک ئێستا شتێک هاتووەتە پێشەوە هەم کۆماری ئیسلامی هەم تورکیا هەم بڕێک لە ناسیۆنالیستەکانی تورک و طبعاً بازرگانی کراوە پشتیوانی کراوە بۆ ئەوەی کە ئەو هێزە پەیداکەن و لەخەرە وەسعەکە وای لێ هاتووە ئێمەش تەجروبەمان هەیە بۆ خۆشتان ئاماژەتان پێکرد هەم لە مەسەلەی کۆماری کوردستانە هەم دواتر حتا لە بدایەتی شۆڕشی ئێرانەوە مەسەلەی نەغەدە هاتە پێشەوە قارناو قەڵاتان بووە زۆرێک لەوانە بووە ئێستا لە حاڵی حاضرا باشترین ڕێگە چییە حیزبەکان دەبێت لەو شەرایەتەدا چ ڕێگەیەک هەڵبژێرن وە کۆمەلگای مەدەنیش چونکە حیزبەکان هەر بە تەنیا بخوایانی بەڵکو کۆمەلگای مەدەنیش چی ئەبێ بکرێت بۆ ئەوەی کە ئەو وەزعە هێور بێتەوە و شرایەتێکی نەخوازراو نێتە پێشەوە بە باوەڕی من حیزبە کۆمەلگای مەدەنی خەتی ئەڤەڵی ئەو جبهەیە کۆمەلگای مەدەنی کوردستان حیزبەکان لە دەرەوەی بن ئەگەر دایانەوێ معسر بن لەو بابەتەوە ئەوەڵەن دە بەرنامەدا پێداچوونەوە بەرنامەکانی خۆیاندا دەبێ و مەسەلە ڕنگ بداتەوە وەختێکی ڕەنگی داوە دەبێت باسی چارەسەری بکەن بە نەزەری من چارەسەری وەی سیاسەتێکی فەرهەنگی قەوی و سیاسەتێکی ئابووری قەویە ئەو دوانە دەبێت ینی دە بەرنامەکانیداندا دەبێ مەسایلی زەروری کە بڵێن باسیەوەی بکەن باسیەوەی بکەن چۆن دەتوانن دەبێت نەهادەکانی ئی هاوبەشی کورد و ئازەری دروست بکرێ دەبێت چۆن بەشی اقتصادیدا ئەوانە پێکەوە هاوکاری بکەن و چون هەتا ئەوانە دانەمەزرێ مەسەلەی سیاسەکەی بەو شێوەی هەل نابێ یعنی ئەلانیشەکە تەمەشای بکەن لە شتی لە ورمێ ئەگەر ئەو جەماعەتە تەچیز کراون بە دژی کوردان یا ئەگەر کوردان تەچیز بوون چون نەورۆزیان گرتۆجا نازام لێ شعاری نەتەوە و نەتەوایەتیان داوە یان نە ئاگام لێ نییە تەوەجۆی دەکەی ممچینیشەدا بێت تەوەجۆی دەکەی هەر حاڵ مەسەلەکەوەیە کە ئەگەر کۆنتترۆلێکی فەرهەنگی باش لەتر کۆمەلگای مەدەنی هەبێ و بنەمایەکی بۆ هاوکاری هاوبەش لەگەڵوانە تەرتیب بدرێ بە باوەڕ من زۆر لەو مۆردەیدا بە باوەڕی من ڕۆژاوا موفقتر بۆ تەوەجۆی دەکەی
موفقتر بوو ئەمە دەبێ بزانین کە نەینچ بڵێم بچۆ بە مۆدێلی وان بێنە ئیجرای بکە وەری نا لەگەڵیان دانیشن لەگەڵیان دانیشم بزانین کە مثلا ئەنگۆ لەگەڵ عەرەبان چتان کردو ئەم مەسەلەن دیومە کە ئەوان ئەنوا و ئەقسامی ڕێکخراوی ئی کورد و عەرەبیان دروست کردو یا ئەگەر ڕێکخراوێک هەبوو سەرۆکایەتی کورد و عەرەبی هەبوو وەزنی ئی هاوسەنجیان داوە بە زمانی کوردی و عەرەبی دە و ڕێکخراوانەدا یعنی ئەوانە شتێکە کە دەزانم بەشێک لە ناسیۆنالیستەکانی ئی ڕۆژهەڵاتی ئەوانە مەسخەرە دەکەن بە تایبەتی ئەمە سەر بەخۆخوازەکان وەلی مەسەلەوەی کە من لەوانی هەتا ئێستا هیچم نەدیوە تا یەک کەلمە بە قەولی دەڵێن یەک تووریشم نەدیوە کە لەوە کە بەرنامەی ئەمەلی ئەوەی چییە ئایا دەتەوێت وانە شت بکەیت ینی ئەوەی بەڵام پێتان وانە درەنگە ینی ئێستا درەنگ نییە دەبێت پێشی وی دەبێت پێشی وی بگیرێ ئەوە بگیرێ ئەوە مهمە بەبەستمەوەیە چونکی ئێستا گۆڕینی بەرنامە و گۆڕینی مەسەلەن بەڵام ئەلعانە دانیشتن لەگەڵ لایەنەکان بە تایبەت لە مەحەلە ئەتوانێت زۆر گۆڕانکاری بێ ئێمە بینین هەم بینیمان لە تۆڕە کۆمەڵایەتەکانە تورکەکان هاتوون پشتیوانیان کردە لە کوردەکان هاتوون پشتیوانیان کردو لە تورکەکان بەڵام بەعسەکەشی هەیە جەماعەتێکی ڕەگەزپەرستی تورکەن دژ بە کوردن جەماعەتێکی کوردی شەن کە نوعی دروشم و یا شرایەتێک پێکێنن کە وەزعی گۆڕاوە ئێستا مهم ئەوەیە کە چ بکرێت ئەو پێکێنانی ئەو کۆمەلگانە تەبعەن زۆر مهمە بەڵام چ ئەبێ بکرێ بۆ ئەوەی وەزعەکەتاندا دێ هێور بێتەوە تا دوای وردە وردە قەدەم بە قەدەم چینە شتانەوەیەوە بۆ خۆتان ئاماژەتان پێکرد یەکێک لە مشکلاتەکەوەیە کە هەر کارێکی سیاسی لەوێ بکرێ حکوومەتی جمهوری ئیسلامی لەسەری ڕاوەستاوە و ئەوانیش نایەنەوێ واقعان لە یعنی ئەو مشکلە هەل بێ ئەوان هەتا ئەو اختلافاتە زیاتر بێ ئەوان سدی لێ دەبن لەبەروەی مەسەلەکەوەیە کە دەبێ بە باوەڕی من دەو موردە ئەحسابی ئیسیە بە تایبەتێ و ئەحسابەی کە ئەو حیزبانەی کە لە منتەقەی موکریان بنەم پایگایان زۆرترە تەوەجێ دەکەی ئەو ئەحسابە بە باوەڕی من دەبێت دەست بکەن بەوەی کە ڕێکخراوی مشارەکەتی بە شێوەی ئوفوقی مەخفی و نیوە وەخفی دروست بکرێ کە دەوێدا کورد و ئازەری بەشدار بن تەوەجێ دەکەی ئەمن لێرە شت دەوێت یعنی ئەگەر بمانەوێت دەرسێکی لە ڕۆژاوای وەربگرین ئەو دەرسە زۆر گرنگە کە نە ڕێکخراوی عەمودی کە لە ڕێبەرایەتی و فڵای ڕێکخراوی شی کۆمەلگایدا بە شێوەی موازی بە شێوەی ورە بە شێوەی ئوفوقی بڵاو بۆتەوە پێکەوە پەیوەندیان ئەو ڕێکخراوە دەبێت لەسەر کاری فەرهەنگی و هاوبەشی و هاوکاری ئابووری دابدرێ بینیوانە سیاسی نا فەرهەنگی و ئابووری دابدرێ مەسەلەن کوردەکان کۆنسرتی ئازەری دانن تەوەجێ دەکەی کوردەکان مەسەلەن کۆمەک بکەن بەوەی کە لە فڵان دێی دەرسی ئازەری بڵێن ئازەرەکانیش ئاوە یا دە بەرنامەی هاوبەشی فەرهەنگی و هەر باتر مشارەکەتی ئابووری دە شەرایەتێکی وەزعی ئابووری خەڵکی عادی لە هەردوو لای ئازەری و کووردا زۆر خراپە وجودی ئەو دەمە دەستگایی ئەو نەهادانەی مشارەکەتی ئوفوقی دە سەتحی کۆمەلگایدا یەکجار مهمە شاید ئەوە زیاتر بە کۆمەلگای مەدەنی بکرێ ینی ئەوان کە توانیویانە نەورۆزێکی ئاوا بەو بەرینیە ببەنە پێشەوە ئەتوانن ئەوەش وردە وردە دەست بەکار بن بۆ ئەگەر ئەمە دەتوانین ینی مەبەستەوەی ئەگەر حیزبەکان دەتوانن کە لە خەڵکیان بێوێت کە مەسەڵەن ئەوڕۆ دوکان و بازاری دابخان لەوێش دەبێت نفوزێک دە کۆمەلگای مەدەنیدا هەبێ کە بەوانە بڵێ کە زەرورەتی هەیە هاوکاری
ئی فەرهەنگی و ئابووری دەگەڵ کۆمەڵگای ئی ئازەری بە تایبەتی بەشەکانی دێمە چون کۆمەڵگای بە ئازەریش هەموو شت نین هەموو ناسیۆنالیستی ئی فلان نین بەشێکیان هەن کە دەیانەوێ ئەو شتیان پێ ناخۆشە یعنی نە یەک شتێک ئەمە بۆ خۆشمان بەشێکی ئیشتمان هەیە ناسیۆنالیستی ئیفراتیمان هەیە ئەوە ئەوەش بۆ خۆی پرابلمێک مەسەلەیەکە ئەوەجێ دەکەی بۆیە ئەمن وەختێکی دەڵێم ئەوە بە تاک ناکرێت یعنی ئەمن دەتوانم بێم قسام بکەم چوار کەس گوێی لێبێ وەلی ئەحزاب ئەگەر سازمانی مەخفیان هەیە ئەگەر دە کۆمەلگای مەدەنیدا نفوزیان هەیە بە باوەڕی من ئەو سیاسەتەی هاوبەشی فەرهەنگی و ئابووری لێرە دەڵێم ئەوەی پێدەڵێن وەکو ئەو نەهادانە ئەو ڕێکخراوانەی کە دەتوانن کۆمەجی متەقابل بە یەکتر بکەن ئێستا سێڵاوێک دێت نازانم بڕێک لە بەهۆی ساڵی و هەر شتێ هاتە پێشەوە کە یاربەت یەکتر هەر لە زۆر شتان لە شتە دیکەشەوە چەم لە ئیدارەی شاری لە پاکردنەوەی شاری وەختێکی مەسەڵەن لەو ڕێکخراوانەی ئی مشارکەتی بە شێوەیەکی ئی ئۆتۆماتیک دە دەورەی پەتای کۆرۆنادا هاتە پێشێ وەختی حکوومەت بۆی جێبەجێ نەکرا خەڵک هاتن بۆ خۆیان شارەکان ئیدارە دەکرد عبور و مرور چێ دێ چێ دەڕوا جەماعەتێک کە نان دەتوانی مەسەڵەن خڕیت بکەن پیر بوون منداڵیان زۆر بوون نازانم نانیان بۆ دەبردن شتیان بۆ دەکردن وەسایلی ئی بێهداشت و هایجین و ئەوانەیان بۆ دەبردن بۆیان خاوێن دەکرد شارەکە دێکان ڕادەگرت وەختێکی پەتا خەلاص بوو جمهوری ئیسلامی کاتەوە وەڵینکاری کرد کە ئەو سازمانە و خراوانەی لە بێم برد بۆیە ئەو سازمانانەی مشارکەتی فەرهەنگی ئابووری بە باوەڕی من دا شرایەتی ئێستادا یەک ڕێگایەکێک لە ڕێگاکانە ئەوەی کە ئەو هاوکاری بینی دوو کۆمەڵگایان یعنی بێ نەفیەوەی کە کوردەکە بڵێ ئازارەکە لە نظر تاریخیەوە لێرە نەبووە ئازارەکە بڵێ ئەوە نازام لێرە کرێگرتەیە خەڵکی ئەو تاریخانە بەشی زۆری ئەرزت بکەم بەشی زۆری چه تاریخەکانی ئازاریان چه تاریخەکانی کوردەکان جعلین یعنی ئەوانە بە شێوەی سیاسی دروستکراون ئەمە نابێ ئەو تاریخە جعلیانە بکەینە مەبنای سیاست و استراتێژیک بۆ حل و فەسلی مەسلەیەکی زۆر گرنگی کۆمەڵایەتی وە سیاسی ئەو تاریخە جعلیان ئەمیش ئەدەنامیش دەزانم کە پێش شۆڕشی شەیخ عوبەیدوڵڵای ساڵی 1881 شت بەشی زۆری کۆمەلگای خەڵکی ئورمیەی کورد بوون وەلی پاشوی کۆچ دراون ڕزاشا ئەوەی تەشدید کردو وەلی گەڕانەوە بەو تاریخەی مشکلێکی بۆ مەحل ناکە درستە ئەوەیە ئەباس من کاتم زۆر نەماوە بەڕاستی و ئەزانم ئێوەش باسەکە باسێکی زۆر گرنگە بەڕاستی چونکی مەسلەی تورکیشمان باس کرد شاید بتوانین لە کاتێکی تر ئەم زەحمەت ببین ئەگەر کرێ بە کورتی شتێک پێت وایە باس نەکراوە ئێوە بۆ خۆتانەتانەوە ئاماژەی پێ بکەن فەرموو بۆ کورتی با لە خزمەتتانە بە باوەڕی من هەم مەسەلەی تورکیەی و هەم مەسەلەی ئورمیە و کولەن ینی ئەو کۆمەلگای تێکەڵی کوردی ئازەری لە مکریان ئورمیۆنە و مەسەلە شتێک نێکە ئەوڕۆ سبحینی خەلاص بێ ئەوە احتمالی زۆر دەوامی دەبێت ئیدی دووسە هەفتەی دیکە دەتوانین بینەوە سەری و قسەی لەسەر بکەین بەڵێ زۆر زۆر سپاس بەڕێز عەباسی وەلی نووسەر و هەروەها لێکۆڵەری سیاسی کە بەشداری و بەرنامەیە بوون زۆر زۆر سپاس سپاس و دەکەم سلااوم هەیەدا خزمەتی بینەران و بیسەراندا زۆر زۆر سپاس بڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە وەزارە هاتینە کۆتایی بەرنامەی وزارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم